لەبەرەوە سەیریکەن نێوانی ئێمە و ئێوە ئەگەر خۆمان هەڵ نەخەڵەتێنین کۆمەڵێک پاڵنەر هەن لە ناخی ئینسانەکە خۆی و لە کۆمەڵگەی مرۆڤایەتیە کە بەرەو دینمانەهێن بەرەو خواناسیمانەهێن بەرەو خواپەرستیمانەهێن بەڵام هەندێک کەس مەغرورانە واناڵێ هەر اعترافی پێ ناکە هەرڵێ ناوانیە لە حقیقەتیشان لە ناخیە ئێمە نازانین ئێستا تۆ وامان پێڵێ ئێمە عادەتەن جەنابەت بە ڕازگۆ ئەزانین بەڵام ئەگەر بکەویتە بەردەستی کۆمەڵێک لەوانەیە کە ئەزانی تر مەسیرت مردنە یعنی مەسەرەن تۆ ناسرایی بۆی ملحید و بێدینی لە پڕێکا کەوتیتە کەمینێکی تەنزیمی دەولۆ هەرچی ئومێدێک بێنیتە خاستن کە تۆ ئەناسن هەرچی ئومێدێک هەبێ نیتە تەواو بێت تەسلیم بە مردنەکە ببین یەکێکی کە کەوتۆتە ئاوەکەوە یەکی کە دەوروبەری ئاگرە یەکی کە تووشی نەخۆشیەکە بووە دەرمانەکانی هیچ عیلاجێکی نییە یەکێکی کە بوو مەلەرزەیەکی بەسەر هاتوویەکی کە کەوتۆتە ئەو لافاوە کە هاتووەکو سۆنامیەکە خەڵک لەبەری ڕاکە ئەزانانی هیچ پەنایەک نەما چونکە بەس بەری بکەوێ ئەیخا کە خستی ڕایجرت بوونەوە ئێمە و ئێوە ئەم پاڵنەرانەمان لە ناخایە بەڵام نازانم تۆ تا چەند دەتوانانی اعتراف بەوە بکەی بە هەر حاڵ خۆی گەورە هیدایەتی ئێوەش بدا هەروەکو هیدایەتی ئێمەی داوە واتە ڕێگامان دۆزیوە تۆ ڕێگای وەحیەکە کامەیە و ڕێگای ئیسلامەتیەکە کامەیە ئێمە بە خەتێ ئادەما ئەڕۆین و عەلەیهی سەلام ئێوەش بە خەتی شەیتانیزما بڕۆن و ئەو خوڕافات و ئەو قسانەی کە لە مێشکدان هەیە و سبەینەش یەکتریە بینینەوە دوای مردن کە زیندووە کرێنەوە چۆنیش ئەخەوین هەروە ئەمرین چۆنیش خەبەرمانە بێتەوە هەروە زیندووە بینەوە باوەڕم پێ بکە وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.